بەریتان باش ساعت 5:31 ئێستا ئامارە خۆمان بەڕێ دەکەوین یانی بە زووی تا تووشی قەڵەباڵغی پشتیوانەبین. شاو هەستا دەچینە سەیرانی هەستا دەچینە سەیرانی دەکەین. سەیران چێشێ سەیران ئەوەی چ؟ نای؟ گەنجیتان باڵ دونی دێگۆ دێم خۆی حازر کردی ئێستا دەرێ نایە هەستا کاک هەستا دەچین سەفرەی دەچینە نەورۆزێ چ؟ نای چی هەستا وەرێمە بابم ئێستا دێ مەخۆ زانین بەچنەوەچی دێ هەستا کاک هەستا بای بام هەستا دی والله دەستم تەزی بە قورعان چ بۆوە لەوانەیە بەردی لێ بنبی باس پالمەدە نا ئەو ڕامە چشە مەقسەدم ئەجار ئەوەیان شادی وەرە ئەوە بگرە بەزەوە ئەوە عفو نەمزانی تاوەکو دەچ ئەرە کاکە خۆ نافری تاوەکە والله لەمەنە دەستی پێوە نەما باش بەچی کوردی بەهات بام ئەو هەم لێهات بەچ کە دەستت آخر خۆم سپۆرتی چ بکەم هەموو تۆپ تۆزە وای دەستم تەزی زۆر سەرمایە بەجددی سەرمایە دەکەی سیارەی پێدەم مامە چۆزەلی بووی من شکای عفو دەست شکای هەتا چێندەر کەکەوە بریەوە ولو هەتا ئەوای لێ دەی تو کابری هەتا نا تا وچ تازە والله لەمەنایە بە قورعان لەمەنایە گرەشاو جرکت هەموو ڕەش بوو تخوا ئەو ڕەژویان ج بسەینایتە دەتوو بابشم لەخۆی دانیشتەی جیژ ناکە کێمەی بەمەدان ئاگری بەمە کردەوە ئێستا دێ بەخۆی لە دیار ئاگریدا دەنیشی بەڵێ چ؟ سەرکەستوری گۆ نام چی گۆ؟ تازە گوتی بنزین دێ بۆن گوتی دێن بەنزین بۆن بۆن بەنزیدا گوتی دێن بەنزین بۆن ئەو چت گۆ؟ چشبینە چەرخەکەم دێ والله پێم نییە من پێمەیە بە چغارم پێ نییە چەرخم پێ نییە لە بجێ ئاگرمان کردەوە جەماعەت زەبری جەلی بەخوای لەمەنە گەرمە خۆشە فەحمەکە حەزن وەڵی خۆشە بڕاو پەنجەی دەستەکەیتر ئەوە ئاگریشمان کرد ئەوە نێرگەلەشمان ئاگرێک چۆ ناوڕ دێنێ ڕا بەسە توازنەوەی بینە ئەوە ها چ فەحم لەبیرمان چوو ئەوجا دایشە دات ئەو نانیشمان خوارد باران دەبای سعاسێ دیسا خۆ دێم خۆمان لەو ڕێ بدەینەوە بچینەوە لە چاتینە هاتینە مێشمان ئیستراحەتکە ناوڵە دەرێن هاتینە ماندینە هەرو چیوە لە پارۆتوە هاو بابم پێی ماشەیە مەقاش شاو پێی بام لە بکرۆ ئاگری گرتیە قۆچبێ ناسام زانی ئاگری گرتیە چ؟ ڕاست دەکەی دوای حەریقێ
یەکەم جارە لەگە سناپ کۆمی لەگە باوکە باویشماتە ناو کۆمیدیەکە باش باش طبعا دوو ڕۆژی ڕێکە یەک ئۆی بابە ڕۆ مامەچی کردی ئۆی شوف واه بەچە ئەو ترش نییە مامە تڕشە ئۆ سەچکە پێت نەخورێ چە وەڵا برێ ئەوە ئیستانبول يلا ماما لا زاسي قبيتها ماما دا زوبا دايو تسمو كده يا الله اي جا لكن تصير مكة لكن تتصور خبيلا خباني خبو ما شاء الله اي ما شاء الله اي ما شاء الله ما مكان راسته چەند خۆشە و حالە هەموو جێکی خەوی خۆت بکەیت دانیشتینە فەرمۆ هەر ناسی هەنوستیە گەنجە خارە وەڵڵاوە دەڕۆین بەخوای دەستە میوە تەوزیعکرا میوە یعنی چە میوە یعنی ئاخیرەکە جماعة طاو تحملنا ما هتا إيرا سيو بري سيو بيزدقيا هتا إيرو طاو يترخلكا برا برا أشياء كان ينالقرت نو بعد سنو هورشي تيري هنا اشتنو بيتبارا بلام باشينا وزوج سارده طبعا ما لسريك بابلين ريكوين بس ما شاء الله زور قلبالغا اما دقرينو سعيدي هاتن زور قلبالغا كاكا مين والله يبقى كلشي نما طاو سارده بخواي هم ساردي كردو هم باي زياد كردو ايتر ببي بيجبيني كشو هواش بي لوانيه ببيته باران